کە داکۆکیکارێکی سەرسەختی قوربانیانی جینۆساید و ئەنفالکراوانی ناوچەی پشدەرە چەندین جار چۆتە دادگای فیدراڵی عێراق و هەوڵێەوەی داوە کە ئەم کەیسە بە جینۆساید بناسێنرێ هەروەها هەوڵی قەرەبووکردنەوەی ئەو ناوچێشیاوە جام ڕێمە بە درێژی قسەی لەگەڵاکەین بزانین هەوڵەکانیان چی بوون و ئەم ڕێکخراوە یاخود ئەم ناوەندە کارەکانی چییە؟ خۆی جوابی هەموویمانەیە و کاک محەممەد زۆر بەخێر بێت و خۆشحاڵی تام با یەکەم پرسیار کاک محەممەد بەوە دەست پێ بکەین 36 ساڵ لەمەوە پێش باسێکی پشدەرمان بۆ بکە دقیق 36 ساڵ لەمەوە پێش پشدەر 36 ساڵەمە بەر ئاوادانی بوو بەڵێ ئاوادانەیە کە زۆربەی زۆری لادی و شوێن دوورەرەسەکانی هێنا بووە نزیک شارەکەی قەڵازێ و ناحی سەنگەسەر و هێرۆ کە تێشی دابوویێرۆش و ژارەوە لەوانەیدا کۆکردبووەکو گواستنیشی زۆرم لێ بەڵام ناوی لێ نابووم زەمە قەسری و یەکەم تەرحیلش کە لە کوردستان دەست پێکرد لە حوتی هەفتا حەوت لە بناری قەندیل دوای ئەوە لە هەفتاوەش لە شاوێکی تری تەرحیل دەست پێکرد ئیلادیەکانی نزیکتر لە هەفتاونەوە گەورەترین هجوومی ڕژێمی ڕووخاو ئەو وەختەی کە لەگەڵ مەشیر ئەفلەقوانە یەک بستەدام گەورەترین هجوومی کرد بۆ سەر سەرکردایەتی لەوێ کە سەرکردایەتی یەکێتیشی لێبوو ئەو بوو جژنی قوربانی بوو تێکشکانێکی زۆر پیس تێکشکا تەنانەت لە کۆی 1924 کوژراوی ڕژێم یەک پێشمەرگە وابزام شەید بوو دوسێ پێشمەرگەش بریندار بوو کە کۆی هەموو چەکدارەکان نەدەگەشتە 200 پێشمەرگە بۆ شەڕکردن لەو دەڤەرە دوایەوەش 82 کە حکومەتی باز لە تۆرکی قووەتدا بوو قەڵازێ دەستی کرد بە ڕاپەڕین ئەوە بوو هەموو شارەکانی کوردستانی گرتەوە و چوار مەتالیبیە بوو وەکو قەڵازێ و پژەر ئەو ڕژێم سەی جێبەجێ کرد لەوانە خوێندن ببێتەوە کوردی و لێبوردنی گشتی بۆ هەموو زیندانەکانی عێراق کە کوردن و ئەسکەریکردن لە کوردستان لە شوێنەکانی خۆیان بەڵام لادیەکانی نەبردەوە جێ خۆی ئەو مەتالیبەی جێبەجێ نەکرد ئەو ڕقانە لە دڵی بەعزدا هەرە بوو بەڵام زۆر زاران دەیویست شت بکات بەس خەڵکە ڕوبەڕووی دەبووە وەکو ڕوبەڕووی ڕژێمەکانی تریش بۆتەوە ئەو لە هەشتاوەش ویستی تەرحیلی بکە لە کاتی قۆناغی ئەنفالەکاندا بە تایبەتی قۆناغی ئەنفالی چوار هات پەلاماری بە سێنیدا خەڵک ڕاپەڕی زۆر ڕۆشن بۆ دەرەوە زیاتر لە 3-4 ماڵ ڕۆشن بەرەو ئێران و ناو پێشمەرگە حکومەت گوتی بەس ئێمە پژدەر بە سێن دەستکاری دەکەین. کاک محەممەد بەڵێ بیانووی باس چی بوو بۆ ڕاگواستن و هەروەها وێرانکردنی پشدەر و قەڵازێ پشدەر و قەڵازێ وەک دەزانی ناوەندێکی گرنگی شۆڕژ بووە ئەمە نەبووتە هۆی ئەوەی کە باعس لەو کاتەدا لی بترسێ یا خۆت بە جۆرێکی تر باسی بکەین ئەگەر سەیری پشدەر و قەڵازێ ئەو دەڤەران و ناوشانە بکەین دەبینین وەکو با بڵێن حوزێک گوایە چوار دەوری شاخە ئەمە بەحەز لەوە نەترساوە کە پێشمەرگەکان لەو شاخانەن و دادەبەزنە خوارەوە بۆیە کە بکردبێتی بە بیانوێک بۆ ئەوەی ڕایان بگوازێ یاخۆت بردومانیان کاتەنانەت بیان کاتە ناوچێکی قەدەغە کراویش بێگومان سەرکردایەتی حیزبەکان بە زۆری سەرکردایەتی یەکێتی لێ بوو لە هەتانەوە توێکیش هەتانەوە توێژ لێ بوو ئەوزار شوێنی قایم بوو خەڵکی پژدەرش بۆ خۆی قەڵازێ چاوکرا و بەرامبەر بە دوژمن ئەوەندەی کە ڕوبەڕوو بووبەوە ئەو ئێمە بۆش بۆمان دەرکەوت دوو مانگ دوای تەرحیلی قەڵازێ کە پژدەری ڕاگواستە بوو سەرانی بەعزی ئەترافیان کردبوو گوتیان خۆ ئەوەی ئەترافی خۆیان بوو گوتیان ئێمە دەبا و زوو پشدەرمان وێران کردبا بۆ یەکجاکردنەوەی مخەڕی بوو جەماوەری کوردی ئەوە گەورەترین ئەترافی بەعز بوو لەسەر قەڵازێ و پژدەر کردی و کاتێکی توانی تەرحیلی بکات کە شەڕی ئێران عێراق ڕاوەستا بوو قۆناغی ئەنفالی هەشتیشی تەواو کردبوو ئەو زار هەموو هێزەکانی کۆکردەوە و دەوری و شوێنەی گرت هیچ کەسێک نەیدەتوانی دەرسێ ئەوە بوو لیژنەی ڕیسپیان پێکات بە سەرۆکاتی بەڕز مامۆستا مەلا دەڵگەیی چوون بۆ بەغدا من هەرچەندە ئەندامی ئەو لیژنەیە نەبووم بەڵام وەکو دڵسۆزێک و بزەوێک بە دوایان کەوتم لەوێ مامۆستا مەلا دەڵگەی و لیژنەکەش ئێمە دەمازانی لە ترسی ماری پەنامان بژۆرتە بەر شایماران بەڵام سەدام ئەوەندە بێنمەک و بێدەرک و بێکلتوری هەموو شتێک بوو سەرۆکی وەفدەکەی گرت ڕاودونانی ئەوەکانی تریشی کرد ئەوە بوو لە لە 1/6 دەستی بە تەرحیلەکە کرد قەرارەکەش لە 12 1970 قەرارەکەی
تربێخەوە هەموو شتەکانم پێە بە قەراری مەجلیسی قیادەی سەورەی بەعس ئەوە قەرارەکەیە پێمە ئەو قەرارەیە کە لەلایەن بەعسەوە دەرچووە بەڵێ لەلایەن حتا دەڵێ نابێ بنەماڵەیەک لە تەنیش یەکەوە بن لە ئۆردوگا زۆرم لەکانی جان هۆکاری ئەم هەموو ڕقەی بەعس یاخود سەدام لەو ناوچێ لە خەڵکی ئەو ناوچێ هۆکارەکەی چی بوو ینی هەستەکەی کە ڕقێکی تەواو لە ناخیا هەبوو بەرامبەر ئەو ناوچێ تەنیا ئەو بوو چۆشی دانەدەدا بۆ بەعس ئێمە بەڵێ کۆمەڵک چەکداری لێبوو لە منتیقێمە بەڵام زۆر زاران لە کاتی تنگانەکانی ڕاستەکدارەکانی دەورێکی سەرچیان دەدی بۆ نمونە نان دەتوانانی کللتور و نەریتی منتیقەی بشکێنن لەو کاتەدا مەسەن گەورەترین ڕێزیزاشش چۆ دەرەوە لە کاتی هێشتاوەشدا کە دەویست بە سنت تەرحیلکە 3,000 ماڵ لە منتیقەیەکی ئاوا بچووک 3,000 ماڵ ڕاکا پێکەوە بۆ ناو پێشمەرگە بۆ سەرسنوور ئەوە زۆرە لە هەمان کاتدا عراق ئێرانی بە دوژمنیش دەزانی ئەو شەڕە گەورەشی بەسەر ئێراندا سەپاند بوو ئەوزارمە لە ناوە هەموو قەس و تۆپەی 8 ساڵشدا باقەز ئەو مەدەنی ئێرانی قەسف دەکرد بۆی ئەوانش ئێمە قەسفکەنەوە ئەوە ئەمە هەمومان دەزانی وە دەنجی گەلی کوردستانی ئەو کات شاهیدە هەموو زارێ لەو باسانەدا باش کاک محەممەد لە دوای ڕوخانی بەعسەوە لە دوای ساڵی 2023 جەنابتان و کەسایەتیەکانی ئەو ناوچەیە وەکو چالاگوان ئەم زانیاریانە یاخود ئەم دۆکۆمنتانەتان کۆ کردوتەوە کە بچنە ناو دادگاوە بچنە ناو ناوەندەکانی حکوومەتی عێراقەوە بۆ ئەوەی بتوانن ئەم قەزیە یاخود ئەم کەیسە بناسێنن و هەروەها کاری لەسەر بکەن و وا بکەن کە هیچ نەبێ قەرەبوویەک وەربگرنەوە بۆ ئەو خەڵکە بۆ دانیشتوانی ناوچەکە ینی من ئاگادارم کە ئێوە لە ساڵی نزیکی 2006-2007 و دەسان بم بابەتانە کردوە ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە چیتان کردووە هەنگاوەکانی کە هەڵتان ناوە چی بوونەوە هەنگاوانەوە بە کوێش گەشتون ئێمە کۆمەڵک دڵسۆزی خەڵکی دەڤەرەکە بوون کە زۆریان مامۆستا و مەسەن ناسراوی ناو کۆمەڵاتی و دکتۆر و مستەشاری قانونیمان لەگەڵ بوو ڕێکخراوێکمان پێکێنا دروستمان کرد ناوەندی داکۆکی پشدەر تەبەن ئیجازەی ڕسمیشمان وەرگرت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆی ناسراوەتی زیاتر بێ و هاوکاریش بکەین بۆ بە هاوکاری وەزارەت کاروباری شەیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ساڵی چەند؟ ئەوە لە 2002 چوە قۆناغی کەیسەکەمان بۆ بەستێ بەڵام ئێمە پێشتر کارمان زۆر بۆ کردبوو مەسەرن بەڵگەمان پیا کردبوو زۆر شادحاڵ و شکاتکاریشمان حاضر کردبوو هیچێک لەوانە تا بۆ خۆشم شکاتکارێک بووم ئێمە 110 شکاتکار و 44 شارحاڵ ئامادە بوون بۆەوە تەنانەت سەرۆکی دادگای داوانەکانی عراق بۆ خۆی سەردانی پشدەری کرد لەگەڵ ڕیسی تحقیق و سێ حاکم تحقیق بۆ ئەو دەڤەرە ئێوە بانکتان کرد وەڵا ئێمە لەوە کوڕێکرا وەکو ناوەندی داکۆکی پژەر تەکلیفمان لێکردن دەشانزانی ئێمە بە دڵسۆزیەوە لە کارەکەی داین و بە پەرۆشین و باسی منتەکەشمان بۆ کردن زۆر شتە بوو ئەوان نیانزانی بوو ئێمە ڕوونکردنەوەمان دەدانێ مەسەن ئێستا لە قەسی 74 خەسێکی کۆمەڵ کوژی بوو بە چەکی قەدەغەکراو لە 82 ئەو راپەڕێنە بۆ حکومەت لە ترۆکی قووەتی یا بوو ئەو هجومە گەورانە بێزگە لە قەسی 8 ساڵی ئێران عراق ئەوزار پشدەر قەڵازێ مەسەرەن لایەنێکی کۆمەڵاتی بەهێزیە بوو هاوکار بوون بۆ یەکتری هەر بۆیش سەدام سەرۆکی لیژنەکەی گرت ڕاوەدوونانی ئەوانی تریشی کرد ئیتر لیژنەکە گوتیان ئێمە بە تەمای راپەڕین بووین چەند کەسێک قاساق بوو لەو مەسەلا گوتیان کاکە باوە کۆڵەبزەمان لێ نەکەن ئێمە بۆ دەرفەتێکیکەڵ دەگرین ئێمە ئەگەر بتوانین خۆمان دروستکەینەوە لە ناو قوڵایی دوژمنیشدا بێ دەتوانین تۆڵی خۆمان بکەینەوە ئەو واش دەرچوو تا دێرە شارێکی ئێستاکەنی بۆ تا هێمای پشدەر لە ناو قوڵایی دوژمن لەو پەڕی ناومێدی بووی هەوێنی راپەڕین بۆ بەهاری ئازادی ئەو بۆ تا شعارێک دروستمەڵک بۆ ئەو شارە باشە کاک محەممەد خەڵکی ئەو ناوچێ هێندە بەهێز بوون و چۆکیان دانەدا و بەعس خۆی بۆ و عەزەمەتی خۆی لەو کاتەوە لە پشدەر و قەڵازێتر ساوە بە چەند قۆناغ ئەم ڕاگواستن و وێرانکردنی کرد لە حەوتەوە دەستی پێ کرد لە بناری قەندیل حەوت وردە وردەهێنانی ئەوزار ئەو ڕقەیرە داگرت بوو بەڵام لە کاتی شەڕی ئێران عراقدا لە خۆێرانە دەبینە ئەو دەسەڵاتی بەرامبەر و منتیقابێ دەسەڵاتی بوو لە شوێنەکانی کە ئەنفالی زۆر کردن کیمیابارانی زۆری کرد هەتا کیمیابارانی بۆ ئێمەش دانابوو
لە کاتێکرا ئەمە دەست بکەینەوە منتیقەکانی دەوروبەری ئەمەش مەسەلەن وەکو دیوی مەرگەکە و کاتیش هەر سەر بە منتیقەیمە بوو ئەوانە زۆری کیمیاباران کرا گازی خنکێنەری زۆر ئەو بوو مەسەن لە کۆڕەوەکەشدا ئەو هەموو خەڵکە بەوەی گازە کۆنەکەیەوە خنکان یا ئەو هەموو لوغمانی کە بەجێش بوو ئەمە لە دوای تەرحیلەکە کاتینەوە چەند منەظەمەیەکی ئەلغامەڵگرتنەوە و چەند کەسێک شارەزا لەوانە خدی مەحموود زافی ڕەحمەتی کە پێشمەرگێکی کۆنی ناساویەکێتی فعال بوو بەهۆی چەند زانستێکەوە دەستمان کەوت تەنیا لە سنووری کێلێ و هێرۆ ملیۆنێک و 700,000 ئەلغامی بەجێشت بوو لە کاتێکدا نفوسی پشدەرەکەی من 100,000 کەس نەدەبوو یعنی ئەم 7,000 جینۆساید بکرێم بۆ هەر کەسێک باشە کاک محەممەد پێم وا بە 195 گوند لە قەڵاتزێ و پشدەر و دوو ناحی وەکو ئێستا بەڕێزت هێرۆ و سەنگە سەر هەیە 6 گوندوی سەرەکی سەرجەمیانی وێران کردبوو بەڵێ هیچی هەر قفری لە دەربەندا ینی هەر کەسێکی دیبە هەتاوەکوونێ خۆیان بە زیان بۆوانە داپەوە کە چۆن ئەو گیاندارە ماڵیانی و کوسە و پشیلەوانە بەدوا خەڵکە دەکەون هەتا زۆرێک لەوانەی کە زۆر متەتەریف بوون زۆر حاقید بوون ئەوانەشان دەکوشتن نیان دێژەوانش دەرسن ئەنی بەو نەسەی ئەویان لێک دەدا سەیەکە ساحیبەکەی خۆی دەناسێتەوە باش کاک محەممەد با کاتمانەوە نەماوە با نەختێک باسی ئاوەدانکردنەوەشی بکەین ئەمڕۆ 34 ساڵشتەیە پەڕێ بەسەر ئاوەدانکردنەوەی ئەو دەڤەرەوە ئەو ناوچەیە ئاوەدانکردنەوەکە بە چەند مەرحەلە دەستی پێکرد وە چۆن بوو خەڵک کە گەڕایەوە و ژیان لەو ناوە دووبارە دەستی پێکردەوە ئەگەر کۆرەوەکە دەست پێ کرد خەڵکی منتیقەی زۆر بە زۆری کوردستانیش بە منتیقەی ئەمە داڕۆشن بە چێلەدا باشە بە چێلە بە قاسمەڕژدا ئەو خەڵکش هاتەوە بندار و پەردووە ڕووخاوەکەی خۆی چونکە یەک دیواریش بە پێوە نەما بوو یەک عمودی کارەباوانە هەمووی بڕی بوو زێرا بشتەکانی شەم و تەقام بووە ینیەوە نەکرد ینی ژیانی بۆ گیانداریش تێدان چۆلەکەش بەو ناوەیە نافری نەخێر ڕاستیانی ئەو بەڵێ هیچ شتێکی نێشتە بوو دانازانین شتێکی کە ڕشت بوو کە و گیاندارانە دوای تەرحیلەکە ئەو گیاندارانی سینەمێنەکە دێنەوە سەر و کەلاوی بزان پاژماوی خۆراکی شتێکیان دەست دەکەوێت ئەوە بوو خەڵکە بە لە شاو هاتەوە بۆ ئاوادانکردنەوە لە تا 26 زیاتر لە 200,000 ماڵ هاتەوە بۆ پشدەر و قەڵازێ هەموو خەڵکە بە شووی خۆشار بووە ئەوزا لێ شاوێکی هجومی گەوری ئاوادانی تەنانەت کوردستان شتاوی لەوەی پشدەر کرد بۆ ئەو خەڵکەوە بە لە شاو لە بنەو دار و پەرجۆ ڕووخاوە لە زۆربەی شوێنەکان هەندێک دیوار مابوو خەڵکە نەدەسەوە بەڵام ئەوە ئێمە باوەڕ بێ چاوی کردەوە بۆ من کوردستانیش کاک محەممەد لە دوای ئەو هەموو ماوە زۆرێک کە خەڵک لە ناوچە زۆرم لەکانەوە گەڕاونەتەوە ناوچە و دەڤەری خۆیان و وڵاتانی خۆیان تا چەند ئێستا خەڵک لە پرۆژەکانی ئاوادانکردنەوە ئاودانکردنەوەی ئەو دەڤەرە ڕازین وەڵا خەڵک ناڕازی زۆرە خۆشتی بۆ کراوە بەڵامەوە لە داخوازی و لە ئەو پێوانە خەباتە ڕابردووی زووی خەڵکەکە نییە ئێستا بڵێن ئەو خەریکە پەروەردەی پشدەری سقەت دەبێت لەبەر بێ مامۆستایی باشە زەندێک مامۆستا بە تاین بێت تاین نابێت با گرێ بەس بێ ئەوزا لە قەزەی ڕێگاکمانەیە 9 کیلۆمەتە بینی دەربەند و ژاراوە حادیسێ زۆر ئێستا لە خەتێکی ڕسمیە خەڵکی منتیقەش ئاوادانێکی زۆریە یا ئێستا زیاتر لە نزیکەی 170,000 نفوسی لێ لەوێ ئەوەندەیە بیکەنە دووستاییت زۆر شوێنی تر مەسەن ئێمە داوای زانکۆمان کرد لە زیاتی زانکۆشیت زانکۆی زیندومان بۆ بکرێتەوە چەند فەرعێکی لێکراوەتەوە بەڵام دەکرا ئێمە خەڵکی زیرەکمان زۆر هەیە ئێستا کرێکایی دەست ناکەوێت یا لەو ڕووباری ئیجە و میزۆوانە دادەخنچێ دەکرا زانکۆیەکە بێ بۆوانە بە بەلاش بخ باشە ئێمە جینۆ سایت کران خەربۆکەمان زۆر لەوە کاک محەممەد ینی جەنابە خۆت سەرۆکی ناوەندێکیت ئەو هەموو شتەش بەرامبەر بە ناوچەکەی ئێوە کراوە و لە 2010ەوە قەزیەکەتان بردە بەغا و برتانە دادگای فیدراڵی بۆ هەوڵتانە هیچ قەرەبوویەکی وەربگرنەوە ینی قەرەبوویەک بۆ ئەو ناوچەیە وەربگرنەوە حقێکی ئەو ناوچەیە بنەوە خۆمە حکوومەتی عێراق بووە بتەوێتونەتەوە حکوومەتی عێراق ڕاستە ئێستا حکوومەتە نیە و حکوومەتێکی ترە بەڵام هیچ هەوڵدان نایانی کە قەرەبوویەک وەربگرنەوە مامەسامەە هەوڵی خۆمان بەردەوام بینی سەر کۆڵی لێ نادەین بەڵام ئەوان دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێم چونکە ڕسمیاتێکی لە بین حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێم وەکو توانای ڕێکخراوێکی وەکو ئێمە نییە ئێمە بەڵگە و دیکومنتکاریمان کرد ئەو دار ئێمە
بە هەموو مادە و یاسایەکان بە تایبەتی مادەی 132 یاسای دەستوری عراقیە چۆن کوێتی پێ تاویز کراوە منش ڕێسەویستم ئەمە لێ لە کاتێکدا کوێت چۆن ئەتوانرێت تعویزی کۆیت بدرێتەوە بەڵام تعویزی وڵاتەکەی خۆی و خاکەکەی خۆی ناکاتەوە یانی تەبەن لە کاربەرستانی بەغدا ئێستا شۆڤێنێکی زۆری تێداماوە ئێمالێتی حکوومەت هێرێمیش وەک پێویست نەبوو ئەوزار ناوسەگەرێتی و حیزبگەریەتیش تاسیریە بووە ئەوە ئێمە غرامەکەمان داوە ئێمەش ئێستا ئێمە داوا دەکەین لە ڕێگای بەرزستانەوە چیکە با ئێمە سوتەمەنی ئەو بازە نەبین. باشە باسی ڕێکخراوت کرد کاک محەممەد نێوانتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی ترتاخ ڕێکخراوە برۆیەکان بووی بتوانن ئەو داواکاریانی هەچانە یاخودە و کەم و کورتیانی هەچانە یاخود هیچ نا بتوانن ئەم کارە ساتە بخرێتە پاڵ جینۆسایدی ئەنفالەوەکو جینۆسایدی ئەنفال بناسن نێوانتان ئەمان لە دەریای باڵای تاوانەکان لەبەرەوە ئێمە بە ئەنفال مەحسوب بوو ئەنفالیش بە جینۆسای ناسنراوە ئەمە وەکو خۆم گروپێکی ڕاوشکاری جینۆسایدمانەیە دان ئەندام پەلەمانی تێدا و دان پرۆفیسۆر و عالمی گەورەی تێدا و ڕێکخراوانی تێدا و چالەگوانی بەتوانای تێدایە هەموو داوا دەکەین بەڵام ئەوەی کە جوانمان ناداتەوە وەک پێویست نیە لەگەڵمان ئەوە تەنیا حکوومەتەکەی خۆمانە تا ئاساسی بۆ مەسئولیەتە نەکەوتووە ئەو ئاوردانەوە شتێکی زەرورە ئەو ڕوبیاس بێ بەڵام ئەگەر ئەو ڕوبێ باشترە لە بەیانی ئێستا بمە وەکو ڕێکخراوەکەی ئێمە ناوەندیدا کۆکی پژەر ئەندامی ڕێکخراوەکانی تۆڕیا و پەیمانی دارگای تاوانی نەدۆڵەتیشین کۆنەگای سیسی زۆر زارانێنمەوە باسانە دەبێنە پێشەوە ئەوزار کەیسی لە کوردستان تا سا 6 کەیس بە جینۆسای ناسنراوە ئێمە 44 شوێنی جینۆسایدیشمانەیە ئەوە دووبارە کەم تەرخەمیەکە هەم لەسەر خەڵکی و مەنتیقەی شوێنی جینۆسایدیانەیە ئەوەی کە بۆی نەکراوە هەم لە ئەوەی حکوومەت هێرێم حکوومەت هێرێمیش دەبێ ئەو کاربەدەستە بە تەمەنا گەورەکان بێنێتەوە گۆڕێ لەبەرەوەی هەندێک ڕابردوەکان چاتریان بەبیێتەوە یان بەشدار بوون لەنا ئەو تاڵا و ڕابردوانەدا سامە ئەو کاتێک کێمەوە مالیات ئەو کاتی کێمەوە مالیات وەڵی دەنگمان بە یەک شوێنی ڕانە دەگەیت 2 مانگ 3 مانگ پێشەوەی کە قەڵازیە بگوازێتەوە تەرحیل بکرێ خەڵک لە زوم ئەو جەماعەتەکاندا هەردێک خوا قەڵازە و پشدەرمان لێ تێک نەچێت یعنی بۆ باشەکەش نەدەپارە سەدامەوانەیە موزانی بووە بە زەیزانی بای چەندین هەر ڕۆژێک بێمە دەست دەکەینەوە بۆ هیواین کە داواکاریەکانتان و هەموو ئەو داوایانی کە هەتانە جێبەجێ بکرێت جاچێتتر حکوومەتی هەرێم بێ یاخود حکوومەتی ناوەند بێ یاخود ڕێکخراوەکان بێت و لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بتوانن کاری بۆ بکەن ئەوەی کە هەیەوەیە کە ئێمە بڵین یا ڕەبی و ناوچەر ئاوەدان بێت و هەر بە ئاوەدانی بمێنێت و یەکێکە لە شوێنە خۆشەکان لە هەرێمی کوردستانەکە هاوڵاتیەکی زۆر سەردانی و ناوچانەکە هەم شوێنێکی گەشتیاریشە بەڕاستی وام شوێنێکی دڵگیرە سپاس بۆ کاک محەممەد زرنگ سەرۆکی ناوەندی داگۆکی پشدەر بۆ جینۆساید و ئەنفالکراون لەگەڵمانە بوویت بۆی وایین کە پامی تۆش گەشت بێت و لە ڕێگەوەی کەناڵەکەەوە توانی بێتەوەی کە لە دڵی خۆتایە زۆر بەرنامەی شەکەین خۆزگە ئەوە ئێستاکەنە بەزەوەی ببینە ئەوەندی ڕق لەو خەڵکەی بووە ئەوستا ئەو کورەمان پێشمەگەی شێشێتی بووە ئەها بە ئیمزای سەدام حوسێن خۆزگەوە ئەوە کە بیە نابێت دەڵێ خانۆکەشی حیزیکەن لەسەر وەزارەتی مالی تاپۆکەن علی جوانتر بتوانێت ئەوە چەندین بەڵگەی ئامان ئەمەمان بۆ وەربگرکە ئەوش قەراری دادگا ئیمزای سەدام حوسێنە و ئیمزای خۆی لەسەر ئەوش قەراری دادگای جینۆسایدەکەی ئەوە هەرچەوە بەرنمەکە تاوە بەڵامە بابەتێکی گرنگ بوو ئەمە زۆر گرنگە ئەوە لەگەڵ پەرلەمانتارانی ئیتالیا ئەوە من تەسمیلم کرد لەوێ لە ڕۆما دەستەکانە خۆش کە زۆربەی زۆری لۆغمەکانی منتیقەی ئەمە ئیتالی بووە چونکە ئەمریکای تا 120 ساڵ پێشمانە چێت تاوانە کۆەکەین و لەبەری بەرنمەکەش تاوا بوو تەوەرەکەمان دەکەم مەمنونین کاک محەممەد جان دووبارە سپاس کە ئامادە بووین سانە بەردەوامە بین.